بۆیە نەک ئینسان هەموو جاندارانیش هەر ئەبێ مامۆستا جاندارانیش هەمیە بێ بخەوێ بەڵێ ئەی مامۆستا وانە چۆن جاندارمان هەیە بەسەر محیطا تێپەڕێ باڵندەیە و دەدانە ڕۆژ وشکانی نابینێ هەر ئەبێ بفڕێ ئەمە چۆنە خەوێ ماسیمان هەیە حوتمان هەیە هەندێک جاندارمان هەیە لە خۆی ئەترسێ ناوێرێ بخەوێ ئەی ئەمە چۆن خەوی لێ ئەکەوێ خۆ من و تۆ نیم بچینە ماڵە و دەرگاکان لەسەر خۆمان داخەین خۆشەویستەکانم ئەمە پێوترێ یونی سفێریکال سلیپ پێوترێ خەوی نیوە خەوی نیوەتان بیستووە لە گیاناوەرانە هەیە بەڵێ ئەی لە ئینسانە هەیە جارێ نازانی ئەم خەوی نیوەیە کە سوڵتانی هەیە بەسەر هەموو گیاندارانە ئەو تەیرەی بە ئاسمانە ئەفڕێ بۆ ماوەی 10 ڕۆژ هیچ ناخوا ئاویشی ناوێ بەس ئەبێ بخەوێ چۆن ئەخەوێ 4 بستۆنەکەی 2 بستۆنیان لە ئیشە خات و 2 بستۆنیان ئیش پێەکە چاوێکی ئەنوقێنێ لایەکی مێشکی ئەخەوێ لاکەی ترێ خاتە ئیش بەو ئاسمانەوە دەدانە ڕۆژ یەک لای سبحان الله ئەوەی کە لە ناو بەحرایە بە هەمان شێوە ئەو ماسی و حوتانەی کە لە ناو بەحران ئەی چۆن هەرە سوڕێن ئەی چۆن کەس نایان خوا ئەی چۆن ناخۆیان نایان بە شتێکە لەبەرەوەی کە بەنیودانە چاو بەنیودانە مێشکی شەکەن بۆیە مراویە کێویەکان لە کاتێکا کۆ ئەبنەوە و حرەسیات ئەگرن ئەوانەی کە لە پەڕەوەن حرەسیاتیان بۆ ئەگرن قاچێکیان دانێن و قاچێکیشیان بە ئاسمانەوە چاوێکی نوقێنێ و چاوێکی کراوەتەوە مێشکێکی ئەکوژێنێتەوە مێشکێکی شەکە ئەمانەی پەڕن حرەسیات ئەگرن ئەوەی کە لە ناوەیە دانیشتووە پرخەی خەویە مشکلەیەکی نییە چونکە ترسەکە لەسەر ئەو نییە ئەگەر شتێ بێ ئەم خەبەرێ کاتەوە ڕۆژی دوایی ئەڵێت تۆ وەرە پەڕەوە حرەسیاتەکە ئەم شەو سەری تۆیە منەشم ناوە خەوە فەرموو